بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين آمين يا مجيب السائلين. خۆشەویستانم لە بەرنامەی بەربانگ لە کەناڵی ئاسمانی پەیام جارێکتر لە خزمەتی ئەوەی عەزیز و خۆشەویستە پێتان گەیشتنەوە. هیوادارم ئینشاءالله خۆی گەورە سەرمان خا بۆ ڕۆژ و شەوە زۆر مبارەکەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان کە شەوەکانی قەدرە و ئەهلیەتی ئەومان پێ بدات کە ئینشاءالله شەوی قەدرمان بەنەسیب ببێت. خۆی گەورە هەموو لایەکمان دامەزراو بکە، ئیمانمان سەلامەت بکات. ئەمڕۆ کە 18هەمین ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە و سبەینەی ترەکەوینە نزیک بوونەوە لە شەوەکانی قەدر، هەبێت جوان خۆمانی بۆ ئامادە بکەین. ئەمڕۆ دیدارێکی زۆر تایبەتمان هەیە لە خزمەتی جەنابی بەڕێز ماوەسا مەلا ئەحمەدی شەریعە. جەنابیان عەزیەتیان کێشاوە و تەشریفیان هێناوە بۆ بەرنامەکەمان، بەرنامەی بەربانگ. بە خێراتنێکی گەرمیەکەین. ماوەساگیان خوا بەخێر بن. ماوەساگیان لە مانگی ڕەمەزانە زۆرێک لە موسڵمانان زەکات و سەدەقە و سەرفیترە و ینی ئەم خێرانەی کە بە مادە و بە پاراکرێت خەنە مانگی ڕەمەزان بە تایبەتی زەکاتەکانن کە خەنە مانگی ڕەمەزان وە سەرفیترێش هەر خۆی لە مانگی ڕەمەزانایە و مانگی ڕەمەزانیش هەر بۆ ناسراوە کە دەستگیرۆی فەقیر و هەژار و خەڵکی نەدار زۆرەکرێت. مانگێکە کە ئێمە لە جەژنەکانیشە هەر خەڵکی سیرەکەین لە جەژنی موسڵمانانە بەس خەڵک سەدەقە و خێر و چاکاکانە لە هیچ جەژنێکی ترە نەمان بینی کەسێک دەستکە بە گیرفانیا بچێت بۆ سەردانی ماڵێکی فەقیر، ماڵێکی بێکەس بکە. لەبەرەوە مانگی ڕەمەزان مانگی خێر و سەدەقەیە و خەڵکی هەژاری زۆر چاوێن لەم مانگەیە تاوەکو دەستکەوتی یارمەتیەک خێری موسڵمانانیان پێ بکات. حەزەکەین بە جەناب بڵین ماوەساگیان سەرەتای خۆمهانی ڕەمەزانی پیرۆز بێ، هەرچەند درەنگە ڕەمەزان ئینشاءالله. پێمان خۆشە جەنابتان باسێکی زەکات ماوەسا، زەکات لە چیوە هاتووە و ئەم سەدەقە و زەکاتە چۆن جێبەجێ بکرێت، بە کێ ئەشێت، بە تایبەتی مەسەلەی زەکات بە کێ ئەشێ، سەرفیترە بە کێ ئەشێ و ئەوەی بەرنامەکە بگونجێ و کاتمان هەبێ ئینشاءالله لە خزمەتابین. فەرموو. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خواهي قورا أو عبادتاني كردمان لمن قبولك وأوش كما وبمن آسانك. خواهي قورا رمضانك بكات الشفاء نخوش كان من آمين يا رب. وبكات الشارسري قرفتو كيش كان من. خواهي قورا باراني برحمة شمان بو باراني. اللهم آمين. لقرآن بيروزا زكاة بصدقة شاتو، يعني لفظك بصدقة شاتوها خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم. بزكاة شاتوها كلمة صدقة زانا كان فرم الصدق والجلاوة برقي لسر راستي إيماني أو كسيك صدقاك زكاة ديا برقي لسر راستي إيمانك بوي خواهي قرب بصدقة ناوي هنا شون خواهي قرب باس صدقاك أفرمي فمن أعطى واتقى وصدق بالحسنى فسنيسر لليسرى. فمن أعطى واتقى وصدق بولا قال صدق بالحسنى بولا قال بروابون بروج دعاء بقيامتها باسك دعاء لبرويك أويك خير خيرات ذكاء الراس ذكاء على إيمانك والراس ذكاء على قال خواي جورا والراس ذكاء على قال قيامتها وبقيامتك. كواتك كلمة صدقة لو هاتوا دوان زجر القرآن هاتوها بصدقة وصدقاته بهذا لفظ كمان. كلمة زكاة لا كلمة زكاة يعني نما، يعني قشيكر بزماني عربي، يعني زاد. هروها زكاة بمعنى البركة والنماء والطهارة والصلاح، بمعنى أوانات، بمعنى الزيادات وكل شوي نكشف باس مانكر، بمعنى النماء شاتوه. يعني وكو زانا كان باس يعني ديار لا كتابي لسان العربية اللي انا كباس كلام فرمي للغتها زكاة بمعنى الطهارة والنماء والبركة والمدح وعنات واحدية فرمي بمعنى الزيادة والنماء هاتوا هم معنانا معناه جوان يعني باكو خاويني باك بونوا قشة كردن بركة تيكوتن مدح السنة للان خوا وللان خلقه هروها
پێغەمبەری خوا فەرێ زیادە چکە فەرمێ من سێشت هەست سوێندیان لەسەر خۆم یەکیان ئەوەیە ما نەقەص مال من صدقة فەرێ ماڵ کەم ناکە بە سەدەقە بەڵکو بەرەکەتی تێکەوێ لەوانەیە ژمارەکەی کەم بێتەوە بەس بەرەکەتەکەی زیادەکە وەکو یعنی زەرعاتێکە گیا خراپەکانی بژارەکانی لێڵەکەنی و پاکیەکەیەوە زەکات بەو معنایە دێ بۆ معنایە کە ماڵەکەش پاگەبێتەوە ماڵی کابرا ئەو کەسێکە زەکاتەکە ماڵەکەی پاگەبێت چونکە لە فەرمودەی پێغەمبەر هاتووە فەرمی زەکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی زەکات ئەوساخ ئەموال الناس فەرمی چڵکی ماڵی خەڵقیە چڵکەکەی لێکرێتەوە ماڵەکە پاگەبێتەوە بەڵکو نەکەر ماڵەکە پاگەبێتەوە صاحبی ماڵەکەش پاگەبێتەوە خذ من أموالهم صدقة تطهرهم چه پاگەبێت تطهرهم يعني صاحبی زەکاتەکە صاحب ماڵەکە خۆشی پاگەبێتەوە لە گوناح دڵ و دەرونیشی پاگەبێتەوە خوای گەورە اونجا فەرمی وصلی عليهم دعاشیان بۆ بکە پێغەمبەری خوا کەسە زەکات هێناوێت دوعاشی بۆ کردووە هەر کەسێ سەدەقەی هێناوێت پێغەمبەری خوا دوعای بۆ کردووە کە بەرەکەتی تێخاوەکو بۆ ئەبی ئەوفای کرد ئەبی ئەوفا کابرایە بوو کە خێر و زەکات و سەدەقەکەیەنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی خوایە بەرەکەت خەرە ماڵی ئەبی ئەوفاوە ئەبی ئەوفاوە زەکات بە معنای گەشەکردن بە معنای زیادکردن ماڵەکە زیاد دەکا وەکو پێغەمبەری خوا فەرمووی سوێندی لەسەر خۆم کاتە زەکات بۆ قازانجی ماڵەکەشە بۆ قازانجی صاحب ماڵەکەشە ماڵەکەی کابراش پاگەبێتەوە خۆشی پاگەبێتەوە پێی ئەو معنای زەکاتە ئەم کەلیمە دیارە لە پێش ئیسلامی شار هەبوو لە شعرەکانە وەرگیراوە کە بە معنای پاکی و پاکێتی و پاکردنەوە هاتووە بە معنای گەشەکردن هاتووە و لە دوای ئەوەشەوە کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لفرمودەکان یا باسی کردو شەرحی کردو ماوەسەگەن لە دەوڵەتی ئیسلامیە دیارە بەیت المال هەبووە و زەکات و ئەم داهاتانە کۆکراوەتەوە بەسەر فەقیر و بە خەڵکی مستحق دراوە ئێستا کە دەوڵەتی ئیسلامی نیە ئێستا ئێمە لە جیهانی ئیسلامیە لە وڵاتی خۆمانە چۆن زەکات جێبەجێ بکەین چۆن سنفەکان بناسین یعنی سنفەکانی زەکاتەوانی کە زەکاتیان پێشێ کێن مؤسسات و هەیئات هەیە کە زەکات کۆکاتەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم مەسەلە گرنگەیە بکەن کە زەکاتە مەسەلەی زەکات پێشەکی بدرێن ئەدرێ بە کێخوای گەورە دیاری کردووە بەڵام تر لە نەسا ئیجتیهاد نییە إلا إمام عمر لبه اجتهادي كله موارد النص اجتهادي كله وكو خليفة بلام نتوى نص كلعبة بركو أم نص حكمك والرأي قلتو تاماويك غير أوزانا كان فرمو اجتهاد لنص ناكره بس اجتهاد لمعنى نص ناكره تعطى دياري كلا وخواي يقول لا قرآن سورة التوبة فإنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل فريضة من الله والله عليم حكيم زكاة الصدقة معناها زكاة أدري بهجار جاء فقير ومسكين زانا كان باس يعني كده بعض كان فرمي أنا فقير ويكا هي تشينيا يعني باش شوروجي يعني هيتي زور كمية مسكين ويا هيتي بشيناكا بعض كي فرمي بعكسه بهر حال لو أنا فقير ومسكين كان ويكا هي تشينيا زور كمية باش جاني رجاني ناكا يجي كان ويا هيتي بلام بشي ناكا بشي هناك جاني في برا وبري بشي خوادناكا بشي زلناكا بشي بيلاوناكا بشي مصرفاتي خويناكا أو بدوانا شيء دواء والعاملين عليها أو كسانك كوية كانوا جابية كان سعات يعني الساعي أو كسيكاتي يعني موظفي إشاكية زكاتك كوكاتو كان لسدمي بيغمري خواه صلى الله عليه وسلم خوي دياري كدون لسدمي خواه وهروها والمؤلفة قلوبهم آنك توزن نرمية نوين خريك برو إسلام دين مسلمان نبون بلان داوي عني وكو بيغمري خواه داوي بكو مالا خلو بلان إمام عمر لسدمي خواه فرمي والله ديناري كان نامي شكاو كاتا إسلام بيد الصلاة بيد صلاة من كبو يساد صلاة من هم منوية النابين مسلمان من نابين كيف خوانا بلان يعني صدمي بيغمر أدريانتي أوج أخو لدواي صدمي بيغمر أدري بمؤلفة قلوبي أنا أدريته زانا كان اختلاف ينظرا بس روي حزتي عمر اختلافه يبغى بس أو قصي أو كبو أو كليتي معناها مؤلفة قلوب نا أدريته شو كا بيغمري خوا فرميت صلى الله عليه وسلم عليكم بالسنة والسنة الخلفاء الراشدين المهديين من بعد عضوا عليها بالنواجذ
فرين بكالبه بيجن سنة كانيان سنتي منو سنتي خلفاء الراشدين دي سنتي خلفاء الراشدين أو بكا فرميتي أو كاتبوا حكمتي دين أويكا لا دين أويكا لحكمتك تبقى دين بو حكمتك هاتوا كاتو كاتا في سبه وبكا الرئيس عشيرتانا أقرأ كري حابس أبو سفيان فلان وفلان مسلمان من بوي بيغمري خويا يونيه ما مسنا هديني بعض الزانا كان فرمون مؤلفة قلوبنا أدريته لموضوع بعض يفرمون أدريته لسنا السكا وفي الرقاب كويلة في آزاد كي الحمد لله سال عالم إسلامي كويلة ما هو بلا ما بيني العالمي غير إسلامي تا إساش دستي كي جرين وببر شاي خلق هيفروشن بباري كيرزان بباري بزنك بباري مرك واش قليل عالم إسلامي كان إصلا عالم إسلامي كويلة ما هو بلا لبرو يكلوا عليه روجارة كبه جهاد هبه شر آجاو جهاد وغزار روبا لبين كافر ومسلمان او كافر كان مسلمان بقرن مسلمان جلوان بقرن لواني روجاري كبه كويلة دروز بيته ولا القرآن باسكناه وهذا غارمين قرزدار كان وفي سبيل الله أو كبابتك زور جرينجا في سبيل الله كزور اختلافي للسنة وابن السبيل أو كسكاتي والسفر لي قومه مسلمان به شو بيه السفر لي قومه بعد والله ما نجوا به للسفر كا باري لي برابي بمهش كسا أجر دولة من هو بيت بلين للسفر لي قومه وشتى زكاة ورقري دواي أو زكاة ببعته نخير نايا تقول زكاة لي قومانا ورقي تقول زكاة لي قومانا خرج كدوه بلا أو كسا قد دولة ما نجوا بك للسفر لي قومه هر بر ابن السبيل لك ودي أجري وكو فقيرك أو صنفانا كزكاة يعني بيشة بلام لصدمي بيغمرة ولا صدمي إسلام ولا حكم إسلام حكم دوري يجري عامل ولا عاملين عليها أخوي قرر دياري كده القرآن أبي عامل وري يجري كوي كاتو إذا زكاة مال به يبارة به ألتون زيو به حيوانات به أجل به أبي كاربن كان كوي كانوا كاربن دي زكاة كاربن دي زكاة دياري كده الآن كاربن اسم سمانانو أمينة تصر خراوي إسلامي وأمر خراوي إسلامي أنا أمانيك أمر خراوي خير خوازي أنا بابلين أجر ما دام لجي للاي خلقي جي متمانة بن كومان خلق جي أو بن كأم زكاة بن شو أجر جي متمانة بن وخلق خلق خوب بيان بره لو أنا أو زكاة بن بكسانك بين بسارة للاي خوان بين بسارة بين ببينا بين ببعض الشد كان صار خلقي لا نتشي وانيا صار فكر بخوان أبي أو زكاة كابري بور خراوي إسلامي أنا بور خراوي خير خوازي أنا بابلين أبي بيان متري أم الزكاة أبي كم ليان أمين بن خلق من جي متمانة بن أو زكاة ورقرن أو خير وخيرات ورقرن و ندري ببينا وبسعر وبوشتانا حتى بعض الزانا كان في المدرسة اختلاف بين علماء بلام الرأي عامي علماء إسلام يقول إجماع لصدمي بيغمر لصدمي خلفاء كان لسر أوبكا أبي بدري بفقير وهجار كأدري بوجهتان بين بفقير وهجار وقرزار وأنا كنا ينهاتو إمام إسام مدارسي تحفيظ قرآن ولا بركني قرآن ورخراوي جورة هي كبينا دروسة كان شد دروسة كان خلق زكاة بقى أبو أو دزجانا أشيت جاء أمينة توصل أم جهاتي أو عنيك برس في سبيل الله في سبيل الله زانا كان فرمون لصدمي بيغمر وأصحابه خلفاء كان لصدمي بيغمر صلى الله عليه وسلم تاعو كاتا صرف كلابو مجاهدين صرف كلابو كلوبل الجهاد صرف كلابو بركني مفرزو سوريا كان بو جهاد وصرف كلابو كسانشكا لجي اوان خدمتي معلوم على كان يكدون ومعلوم على كان صرف كلابو دراو بتشك دروز بو كاتا بلام اساك اونا معه كخليفنا مع امريكا بالجهاد خليفنا مع جيشكي تدريب يكراوي هبه جيشكي بك جهادي بك بدري بچه علماء اسلام كومر لزاناني ام سردما او سردماني كخليفنا معه شكا خليفه هرب وتانا صوبي الشوار لأن صوبي الشوار بلوجلو كخليفنا معه علماء اسلام اوانيك شهر زعيب عشان اوانيك مفتيون اوانيك بياي زور قوربون لعلمه بعض كان فتوى عن دعوه كتيانا ما بو خدمته برو بيش شوني بانغواز اسلاميه بو يدراو بمجاهدين لبرشن بانغواز اسلام بلاو كانوا بو يدراو بشمشير وبكلوبلي الجهاد وبخوادن بمجاهدين وبركرا ومجاهدين بي بركرا بهم كلوبلي كانوا لبر او كلوبلي او مجاهدان ناس بانغواز اسلام بلاو كانوا اساك اونا ما لجي اوان كبلا يكاتو مدارس الشرعي علم قرآن مدرسة قرآن لبركدنو قرآن خويندنو پرورده اسلامي كان اسماني لبرو زارا كان اسلامي او كان اسلامي انا ك بانغواز اسلام بلاو كانوا بلام اونده هيك خلق جيباب وان لي بنس زكاته بو اوان مثلا حتى او علماءنا اكو مخلوف حسنين مخلوف محمود شلطوت
محمد رشيد رضا، محمد عبده ويوسف قرضاوي كومر لو اني كبعض كان ماون وبعض كان مردون خالي خوش به وانا فرمون دروس تبدري بكلو بلش بلام يعني الرأي واكا خلق جماني بودروز نبي أو هيز نبي كبديان بوم رخرا خير خوازيانا كجي متمانة بن يكم دوم قريبا بو كان علاني كبانجوازي إسلامية كان لخدمتي بانجوازا كان على كانيان أبي بلي بنص الزكاة بوي أوانش بين بكار من فقير كانيان بين بو كارمنداني كزربي زوران فقيرا زربي زوران قرضدارا زربي زوران بيسان بارمتي بوي لي بنص الزكاة بوي كأو اختلاف دروز نبي أو الناس بين ببينا وبشتكا بلام كوبرنا لزانا كان فرمون بو بيناش دروسا أو أنا كباسم كان زانانا فرمون بو بينا دروستا بو مزجو دروستا ولا سدمي برديان بيقدروا اشتعاميان بيقدروا بلام اختلافه ولا بعض كان شو كان بعض سدمه خليفة وكاربدسي مسلمان أبو خان أشتانا دروس كل مصاريف حكومة بويكتي أنا ندري ببردو بوانا بلام دراوبا مجاهدين مصرفي مجاهدين كلوبالي مجاهدين خصخانة حبو درمان درزي درمان بيوستياتي مجاهدين كتشي بيوستياتي أنا بقول صدمي زو تأسا لو كاتوك حبو درزي درمان جداتوا دايش أنا بحبو درزي درمان مو مجاهد بلام إسا جا بوش فناني كبانجواز إسلامية كان إسلام بلا وكانوا إسا جهادنا معه مجاهدنا معه بوش شويكا لصدمي خليفة أبوه سباي إسلامنا معه سباي نماو دفاع الإسلام كا وكلو بلو آميري جنگنا معه بنسبة صمانانو كجهادي بيبكن أي باش أم في سبيل الله تشيل بكري كوما خلط دين لخو دروز نيبين با او مثلا رخراو خير خوازيانا دروز نيبي بو كان بانجواز إسلامك أي بدري بكشي في سبيل الله بجو أوانا بكين كسكي اعتيادي وكم منها ملائكي وكم منها أتيت أصلا من بري وتعالى على دروزني وما عندنا وأنا بجوا أو علماء أنا بكرن كميلاد قريب يا غمرن صلى الله عليه وسلم كيج مصلحتك كان لو أنا أبوه كان بدري با أو شو يعني بدري بو شو يعني بو شو كباسم قال لي بنترك زكاته بيا مترك زكاته من بوي ينبع ولا إيوه أمينم أزانم كي ينبع كان من كان خدمتي إسلام كان خدمتي بانجاز إسلام كان وهذا طالب العلم أدري ما مستعان كد علم مرينو أبي مستحق بما وصل مستحق مدارس الشرعية بو مدارس الشرعية زانا كان فرمون طالب العلم وأنا أوج اختلافي أخو فقير بهان دولة من بهان أنا كطالب العلم بهربية شيء بلان بعض كان فرمون أبي طالب العلم يشبه فقير يشبه يعني ما مستعان كعلمك أعلنه شكاو بشكل بانجوازي إسلامي أخو مجاهدك كاتب وجهاد أبي هر فقير ببيتيان دولة من دجبه هو شر اختلافي تاعي كومالك يزور لزانانا فرمون دولة من دجبه شكاو حقي أو جهادي إدريته شكاو أو ما كاسبيناكا ما رونا على غير بزيادة بعد دولة من دجبه هل إدريته يعني بنو أمانش طالب علمك وما ساكش بهمان شيء كومالك يزور لزانا فرمون أجد دولة من دجبه هل بيانا شيء ما دام مشغولي سرقرمي سرقاري علم فيربون وعلم متنوع ما وصا أجر جنجك جن بينات يعني چەند ضرورة لايلي بكريته ولا مسألة زكاة هستا يعني گەنجێکی زۆر هەیە کە توانای ژنهێنانی نییە ئامۆژگاری جەنابتان بۆ گەنجانە و خەڵک زکات بابەوانە کە ژن بێنن بەڵێ ئەوانەی کە ژنێن ئەگەر پێویستی پێی بێ ئەگەر پێویستی پێ نەبێ ئەوتر داوای ناکە ئەگەر پێویستی پێ بێ ژنێنانەکەی پەکی کەوتوێ لەسەرەوە زانەکانە فەرم دروستە چونکە ئەو فەقیرە پێویستی پێێتی بۆ ضروریاتی ژیانی هاوسەرگیری ضروریاتی ژیانە بەعض زکات واجبە بەتایبەتی بۆم جیلەی ئێستا بۆم گەنجەی ئێستا لە زروفی ئێستا هەر گەنجێک بۆ خۆی بڵێ ئەبێ ژن بێنم معناوە واجبە بێنە چونکە لە خۆی تووشی زینا بێ و تواناشیە بێت توانای بەدەنی اینجا توانای مالیە بێنێت توانای مالی دروستە زەکاتیان بدرێتەوە وەکو عولەماکانە فەرمون قسەی ڕێیەک نییە من قسەی بێ لێرە بیکەم زانەکانە فەرمون مادام فەقیرە مسلمانە و فەقیرە زەکاتی پێشێ بۆ پێویستیاتی خۆی بۆ ضروریاتی ژیانی کە یەکێ لە ضروریاتی ژیان ژنهێنانە بەڵام ئەگەر پارەیەکیە بەسەرن ئێستا لیژنەی فتوا لە وڵاتی ئێمە لە کوردستان لە سلێمانیدا ناو 7 ملیۆن ئەگەر ئەم کوڕە گەنجە بخۆی 7 ملیۆنی هەبوو دروستە زەکاتی بێتێ ئەوە لە کۆنەوە عالمەکان باسییان کردو هەر کەسێ مەبلەغی زەکاتی هەبێ ئەبێ بچێ ئەو مەبلەغە خەرجکە بابیە بە پێویستەکانی خۆی اینجا بای دوو ئەوەنەیکە شت بکڕێ قەرزدار بێ ئەو کاتە زەکاتی بنێ یان هیچ نەبێ ئەو مەبلەغی بەدەستێتێک خۆشی قەرزدار نەکە 7 ملیۆنەکەی خۆی 10 ملیۆنەکەی خۆی سەرفکە ئەنجاگە پێویستیکەی هەبوو دروستە زەکاتی بدرێتێ بەس 7 ملیۆنەکەی خۆی دانێ و بڵێ زەکاتی کەم بنێ ئەوە نابێ بێ زەکات وەرگێ ئەوە
علماء إسلام فرن چونکە مەبلەغی زەکاتیە کەسێ مەبلەغی زەکاتیە معنای دەوڵەمەندە بەڵێ کە زەکات بە دەوڵەمەندە ناکرێت دەوڵەمەندیش بە فەقیری بێ لێ کاتە ڕاست یعنی کە ئەگەر کەسێ پارەی زەکات بە نابێت زەکات وەربگرێ بەڵێ نابێ وەریبگرێ بەڵێ کە دەوڵەمەندی زەکاتی ماڵ بەڵێ سەرفترەنە بەڵێ چکە سەرفترە فەقیری شەریە هەر کەسێ خواردنی شەو ڕۆژی جەژنی هەبێ لەسەر مەذهبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لەبێ بیە کەسی خواردنی شەو ڕۆژی جەژنی هەبێ فەقیرە ڕاستە حتى إمام الشافعي فرمي قال يعني لسر مزي إمام الشافعي إمام أحمد وكمرة لزانا جورا كان أفرمون رحمة إخوانه فرمون قال زكاة دابة كسجب بشي صالك بيته قال بشي صالك كم تريه مو بيته فقير ما وصل زكاتي إمصال لشن دان راو يعني 1 مليون دان راو بله بباري يعني كسك حو مليون هي مليون دان راو صالك بس راو يشتبه صالك بس راو كسي واهي بلين معاش خورا ورده وحو مليون كوبتو ما وصل لمدي صالك يستقيش حو مليون بس صالي بسرتين أفري كاتي أبو بحو مليون أو ما عندك كدي بحو مليون داينا ونجاوب بحو مليون ليو بس صالك بسرة برا صالي بسرة بله نجا أجر بو بحو مليون أو أمصال حو مليون هي بار أمصال زكاتي ده بس سشوار مليوني كشيء شوار بيز مان لم بيز داينا أتواني هم يبيعوا أشتواني شوار بيز مليون شوار بيز ما يكبا كات تاو ما وصل مسألة سرفترات شنك بدريت يعني سەرفتری ساڵ چەندێکە بۆ سەرفترە بە ئۆکو پارە کە دانراوە بۆیە بە پارە دانراوە لەبەر مەسلحەتی بەرژەوەندی فەقیر و هەژار چونکە دین حیکمەت ئەڵێن لە یەکێ لە خەلیفەکان سوێندێکی خواردووە محەممەد الغەزالی جێڕەت و ڕەحمەتی خوای لێ هات بۆ لای قازی وتی چی بکەم سوێندم خواردووە ئەویشتی بێ 3 ڕۆژ بە ڕۆژوبی نەیگو دەبێ خواردن بێ بە 10,000 جل بۆ 10,000 بکڕی بەندەیەک ئازاد بکەی اینجا 3 ڕۆژ بە ڕۆژوی دوای پێیان وتیان بۆ هات پێ خەلیفە ڕۆی تیکاکە بڵێم 10,000 خواردن بە 1,000 خواردنی 1,000 خارشانە ئەو کامە قورسە ئەو بە ڕۆژەکە بۆ ئەو قورسە با ڕۆژەکە بگرێ بۆی جارێکە بەڕاستی ئێرەش دین حیکمەتە هەر کاتێک زانەکانە فەرمونون لە هەر شوێنێ بەرژەوەندیە بوو فەثەممە شەرع الله لە هەر شوێنە بەرژەوەندی خەڵقیە بوو پێویستی خەڵقیە بوو شەرعی خوا لەوێ ئێستا خەڵقی پێویستەکەی بە پارەیە لەبەر ئەوە خۆجنێ ئەم خەڵقی کارە با پارە بدەن لەبەرنی مەسلحەتێکی خۆی تیابێ یان دینی گۆڕی بێ ئیمامی ئەبوو حەنیفە سەدەمی خۆی بڕیاری لەسەردا و ئەم هەموو خولەفای ئیسلامە لە سەدەمی ئەبوو حەنیفە تا ئێستا حکمیان کردو کە پارە دروستە لە جیهاتی خواردن لەبەرەوە بە پارە 3,000 داناوە بە 3,000 و بە خواردنیش ئینسان دەتوانێت لە کیلۆنیوە کەمتر نەبێ چونکە لەسەر مەزهەبی ئیمامی حەنیفە پارەکە قبڵ نەدراوە کەسێک دەتوانێت 2 کیلۆ با 2 کیلۆنی با تا زیاتر بە باشترە ماوەسەگەن چیتان ماوە لەسەر مەسەلەی زەکات و سەرفیترە و سەدەقە لە مانگی ڕەمەزانە جەنابتان باسی زەکات بەڕاستی خوای گەورە دایناوە لە ماڵی موسڵمانانە زەکات لە هەموو شتێکان نادرێ بەعزێ لە زانەکان فەرموون هەموو شتێک دادرێ بەڵام بەعزێک فەرموون ئەوانەی کە لە نەس هاتووە ئاڵتون و زیو و ئەو 4 جۆر ئاژەڵەش وشتر ڕەشەوڵاغ مەڕ و بزن ئەوانە متفق عليه لبين علماء الإسلام الزكاة أنا بيني بدري أو كسي أواني هي ببرسيار كا خوينا دزيتوا نرى نمزاني نرى أعجام لنبو نرى لبير منبو مولاتي إسلامية ببرسيار كا زكاة تيا أو عند الصر حيوان مه أو عند بارة مه أو عند زكاة وعطون مه لكامي بيم لكامي نيمو كامي ليكه بوي قلنا عبارنا من أما كمان دو مشان براسي وزكاة كتوزيع أكله زور كسي لواني لشويني خوانية من بجمانو على بشلوانية چونکە هەر کەسێ دێ نەختێ پارەتەوە سوالکەرە قەرەجە فێڵبازە ساختە چیە حاش ئازری خەڵکی درۆزنە خەڵکێکە ئارەخۆرە خەڵکێکە بێدینە دێ نەختێ پارەت و تۆ دە زەکات بە گریان و زەکاتە پێویستە خێراییاتێ نابێ کە بێ زەکات تحقیق بکرێت جا بدرێ بە خەڵکی وەختی خۆی درا بە دەوڵەت وەریەگرت کەیفی خۆیتی دەوڵەت ئێمە گوناحبار ناوین بەڵام ئێستا کە ئینسانەکە خۆی ئەیە بێت تحقیقی پێ بزانێ زەکاتەکەی یا بەچی بۆی لەسەری لاچێ چونکە ئەگەر نەیە بە کەستی خۆی و بە شوێنی خۆی لەسەری لا ناچێت ماوەسا ئێستا ژمارەیەکی هێرشگار زۆر خەڵکی فەقیر هەیە یعنی لە هەموو گەڕەکەکانە لە هەموو کۆڵانەکانە لە هەموو شوێنەکانە هەموو کەسێکیش کە مادەم زەکاتی هەیە ئەتوانێت تحقیق بکاتەوەی بزانە ئەم فەقیرە پێشەیە پێی ناشێت یعنی بگەڕێت چۆن مانوو بووی لە پارەکەیە کە پێیات کردو ئەوە مانوو بە سەردانی ئەو شوێنە بزانە ماڵەکە لە دراوسێ پرسە لە کەسێ پرسە بزانە ئەم کەسە فەقیرە فەقیر نییە ماوەسە مەسەلەی فیدیە چۆنە و چۆن ینی سەفیدیە ئافرەتی وا هەیە ناتوانێت حەملی هەیە یان شیرەیە بە مناڵەکەی ئایا فیدیە بات دوای ڕۆژەکەی لەسەر بیگرێتەوە فیدیە چنێک بات فیدیە عامی علەما جمهوری علەما زۆربەی زانایان با بڵێن داناو بۆ ئەو کەسانەی کە نەخۆشیەکانی نەخۆشی مزمینە و لایان نابێتەوە بەڵام کەسێک نەخۆش دەبێ
ماوەیەکە مناڵیە بێ ئافرەتە ماوەیەکە شیرە ماوەیەکە ئەوانە فیدیان بۆ نییە لەسەر ڕێی جمهوری علەما بەڵامی تر بەعزێ لە زانایان فتواندا فەرمیانە ئەو ئافرەتێک کە مناڵیە بێیان شیرەیە توانێت کە فیدیەش بە بەڵام جمهوری علەما لەسەر ئەوەن کە فیدیە بەس بۆ ئەو کەسانەیە کە نەخۆشی مزمینیان هەیە و دکتۆر پێیان دەڵێت تۆ بەرەو چاکبوونەوە ناڕۆی هەر ڕۆژێکیش بە ڕۆژوبی زەرەر لە خۆت دەی یان نەخۆشیەکە زیادەکە یان درەنگ چاگەبیەوە یان لەوانەیە پێی بمری مەسەرەن یان احتیمالی هەیە احتیمالی پێی نەخۆشکەوێ ئەم کەسە لەبەر ئەوەش لە شەر ئاهاتووە ئێستا هەیە ماوەسە نەخۆشی شەکرێت ینی دکتۆرێکی متمانە پێکراوە پێڵێت کە بە ڕۆژوو ببیت خراپە بۆ جسمی هەنیسە بەعزێ نەخۆشی هەیە نابێ بە ڕۆژوو بێت چەندێک سیقە بە دکتۆرەکە بکات چەندێک ینی ئەگونجێت کە ئەم کەسە بەڕاستی بە ڕۆژوو نەبێت ئەبێ لە وڵاتی خۆمانە بەتایەتی لە وڵاتانی کەژە بێت دوو دکتۆر بن کە جێی متمانە بن دوو کەس دوو دکتۆر دوو پزیشکی مسلمان و جێی متمانە بن دکتۆرێ نەبێ مارکسیەکە شیوعیەکە بێدینێکە مەسەرەن بەلای مهم نییە چکە لەوانەش هەیە خەڵقی چاکە لەوانەش هەیە خەڵقی چاکە دیندار نییە بۆ خۆی بە ڕۆژوو نابێ لەوانەیە مەشروبات شتی حرامیش بخوا بەڵام بە نەخۆشەکەی کتووە بە نەخۆشەی تۆ ڕۆژوو دەرێ نییە بۆ تۆ چۆ بە دکتۆری کەش پیشاناوە تێدی ڕازەکە یان تێدی ڕۆژوو دەرێ نییە بۆ تۆ بەڵام لەبەرێ ئەوانە کەمن لە وڵاتی خۆمانە ئیلا بێ کە بچندی لیژنەی فتوا پێیان دەڵێ بێت دوو پزیشکی جێی متمانە بن وەگەر لە وڵاتانی کەش بن ئێستا توانن فاسوشتەکانی بنێرن بۆ وڵاتانێکی کە پزیشکی خاوەن متمانە و ئیمانداری لێبێ و ئەگەر پزیشکی خاوەن متمانە دوو پزیشک پێی بڵێن ڕۆژوو زەرەری هەیە بۆ تۆ نابێ بە ڕۆژوو بێ چۆن واجبە لەسەری بەگوێ لیژنەی فتوا بکە کە فتوایان بۆیە ئەوەش واجبە بەگوێ پزیشکی جێی متمانە بکە یابێ بە ڕۆژوو نەبێ بڵێ ئەوە ئەگەر نەخۆشیەکەی اینجا دوو بەش ئەگەر نەخۆشیەکەی بەرەو چاکبوونەوە چوو ئەوە فیدیە نایە ڕاوەستێ چاکە بێتەوە ڕۆژەکە ئەگرێتەوە ئەگەر بەرەو چاکبوونەوە نەئەچوو دکتۆرتی تازە تا مدل لێن نابێتەوە فیدیە ماوەسا هەندێک کەسە و پرسیاریان هەیە کە کوڕێکیان یا کچێکیان عایلەیەکیان لە خارجە ئەمان ئەڵێن چەندێک بدا بۆ ئەوێ سەرفیترا ینی سەرفیتری ئێرە ئەدرێهی ئەوێ بەڵێ سەرفترا ئەگەر لە هەر وڵاتێکە بێ پێی وڵاتە بدرێ لێرە ژەمێ خواردن بای 3000 بەس لەوێت ژەمێ خواردن لەوانێ بایی $10 بێ کە لەوانە 20000 بکە 15000 بکە 10000 بکە ئەوێ بە گوێرەی ئەوێ بدرێ بەڵێ ئەگەر لێرەش بۆی بن ئەو کەسێک کە لەوێ برایەکی خۆی دایکی کەسێکی خۆی کا بە وەکیل برێت تۆ وەکیلم بە لە سلێمانی لە هەولێر ئەو سەرفترم بۆ بەڵام سەرفترە لێرە ژەمێ خواردن بە $10 لەلای ئێوە بەچەندێ بە 3000 لای ئێمە بە 15000 مەسەرەن ئێ بە پارە ئێوە بدرێ بە حسابی ئێوە بدرێ ماوەسەگیان چیتان ماوە لە سەرم بابەت ئێمە پێمان خۆش بڵە خزمەتا بین زەکات ئەگەر لە عالەمی ئیسلامیە بە ڕێکوپێکی بدرێ هیچ فەقیر نامێنێ من ئەوە کە ئێستا باسیەکەم چونکە خوای گەورە لە قورئانە و عەبدوڵای کوڕی عەباس کۆمەڵێک لە زاناکان عالمە گەورەکان ڕەحمەتی خوایان لێبێ و ڕزای خوا لێویش بێ ئەفەرموون خوای گەورە لەبەرەوەی کە چەند شتێکی بێکەوە هێناوە بێکەوە نەبێ وەرناگیرێ و ئەقیموا الصەلاتە و ئاتوا الزەکا فەرێ کەسێ نوێژکا و زەکات نالێ وەرناگیرێ هەر کەسێک نوێژکا مادام زەکات نایە لێ وەرناگیرێ زەکاتەکەی لێ وەرناگیرێ و هەر کەسێک ئەنیشکرلی وەلی والدەی سوپاسی خوا بکە بەڵام سوپاسی دایک و باوکی نەکا ئەوکەی خواشی لێ وەرناگیرێ ئەوانە بێکەوە چونکە لەبەرەوە زەکات لەگەڵ نوێژە باسکراوە هەر کەسێک زەکات نایە نوێژەکەشی لێ وەرناگیرێ ئەبێت زەکات بدرێ بدێ بە شوێنی باش بدێ بە شوێنی مستحق وەکو جەنابەت فەرموو دەبێ چۆن ماندوو بۆ بە پیاکردنەکەیەوە خوای گەورە پرسیاری پیاکردنەکەی لێکە پرسیاری سەرفکردنەکەشی لێکە ئەوێ بشگەڕێ بە شوێنی چاکە بگەڕێ بە شوێنی چاکە فەقیر بدۆزێتەوە پرسیار بکە و ئەنجا بیاتێ و زەکات ئەتوانێت کابرا هەر نیەتەکە لە دڵیا بە دەمیش نەڕێ بە زەکاتە هە دروستە مادەم لە نێتی خۆیان بزانێت کە زەکاتە زەکاتەکان بن ئەگەر زەکات بدرێ لە هەموو عالەمی ئیسلامیە فەقیر نامێنێ و لە عالەمی غەیری ئیسلامیشە فەقیر نامێنێ چونکە سەردەمێکە بۆکە ئەو ئەفریقای کێساش خەڵق بە هەزاران خەڵق مرێ لە برسان بە ملیۆنە خەڵق برسیە لەوێ زەکاتی ئەوێ ئاڵتون و زی و گەنم و جۆ بەروبوومی زەکاتی ئەوێ بە حوشتر هێنراوە کە ئەم سەری قافڵەکە ئەو سەری قافڵەکەی لێ دیار نەبووە هێناوێنە بۆ لای خەلیفە و خەلیفە وتێتی فەقیر و هەژارەکان پیانە فەقیر و هەژار نەماوە ژنی پێبێنن بۆ خەڵق ئافرەتی پێبن بە شوو کۆیلەی پێ ئازاد بکەن پردی پێ دروستکەن خەسەخانەی پێ دروستکەن قوتابخانەی پێ دروستکەن کوتیان هەموو شتێکمان پێ دروست کردووە فەرمی تێگە هەزیە ئەنجا بێنن بۆ ئێرە ئەنجا هێناویانە کاروانی ئاڵتون و زی و کاروانی گەنم و شتی بەنرخ
ئەم سەری کاروانەکە و سەری کاروانەکەی لە دیار نەبوو یعنی ئەنە بۆ بەیت المال بەلای خەلیفەی مسلمانان بۆی ئەگەر زەکات بدرێ بە ڕێک و پێکی فەقیر نامێنێ و فەقیر لە عالمی ئیسلامیە نامێنێ و ئەگەر زەکاتیش نەدرێ پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم بۆ ماڵەی خۆیان داغەکرێنە جەهەنەمە وەخوای گەورە لە نەسی قورئانە فەرمێ فتكوى بها جباههم وجنوبهم داتەنیشتەکانیان و پشتیان و پاش و پێشیانی پێداغەکرێن لە جەهەنەمە و ئەکرێ بە مارێکی گەورە بۆیان دێکرێ بە دوو پشک دێ پێیانەوەیە ئەکرێ بە مارێکی کەچەڵ ئەو مارە کەچەڵە دێ پێیانەوەیە ئازارەکەی چێژن ناژمرن دەبەرەوە ئاتون و زیوەکان نەخەنە دڵیانەوە بیخانە دەستیانەوە زوو زەکاتەکەی لێبن بۆی کە سەرفرازی دنیا و قیامەت بن لای فەقیر و هەژاریش خۆشەویست بن لای خوش خۆشەویست بن لە بەهەشت نزیک بن چونکە ئەو کەسانی کە زەکات دێن لای خوش خۆشەویستن لای پێغەمبەری خوش لای خەڵقیش خۆشەویستن خوای گەورە هیدایەتیان بەوانەی کە ماڵیان هەیە دەستیان تێ بچێت زەکاتەکەی بن بە حەڵال رب العالمین ماسەگیانم باسی پرسیاری زەکات و سەرفیدرۆمانەمان تەواو کرد بەڵام حەزەکەم شتێکی تایبەتی لێ پرسم دیداری ژنابیشتمان لەم بەرنامەی بەروانگە بڵاو کردەوە دەستان خۆش بیاخوا ئێمە پرۆژەیەکمان هەبوو کە باسی بەسەرهاتی چاکانی کورد جەنابیشە وازام چوار کتێب لەسەر نووسیوە دەربارەی بەسەرهات و چیرۆک و ئەو شتە کاریگەرانی کە لە کوردەواری خۆمانە ڕوویاوە بەڕاستی من دەستخۆشیم هەیە بۆ جەنابەت کە ئیشێکی زۆر باشە جەنابەت چیڵی بۆ ئەو بەڕێزانی کە بڵین ئەم چیرۆک و بەسەرهاتانیان لایە بیگەێنن بە جەنابەت بە خەڵکی تر تا بێ بە کتێب بێ بە پرۆژە ببێ بە خۆتبەی جومعە بێ بە فیلم لە تەلەڤیزیۆن و کەناڵەکانە بەڕاستی کە ئیشێکی زۆر جوانە کە تۆ شتی کوردەواری خۆمان ناو وڵاتی خۆمان کە خەڵکان بین کە خەڵکی وڵاتی خۆمان توانیوێنە ئەم مەردایەتیە ئەم عەدلە جوانە ئەم ئەخلاقە جوانە ئەم حاڵەتەی بەسەر هاتووە ئەم مردن و ئەجەلەی بینیوە لەبەرەوە زیاتر سیقەپەیاکە وەشتەکانی خۆشمان بۆ خۆمان بەڕاستی تەئسیری زیاترە وەڵی ئەوە کەلەپوری میلەتە بێ کۆکرێتەوە کەلەپورێکی گرنگی شە چونکە شتی ئیمانی زۆرتی و بەسەراتە واقعیانەی لە کوردستانە ڕوویانداوە هەر کەسێک لایەتی ئێمە کۆیانەکەینەوە ئومێدمان وایە سەدەقەیەکی جاریە بێ بۆ ئێمەش کە کۆیەکەینەوە بۆ ئەو کەسانش کە بەسەراتەکانەوە جێڕنەوە کۆیەکەینەوە کردوانە بە کتێبە تاسا چوار بەرگی دەچوە چوار بەرگەکە لە بەرگێکا دەچوە بەناوی پاییزە براوە خەڵقی دەتوانن بیخوێنەوە کە من کەسانێکیشە بووە کە شەوی زۆر درەنگ کە خەوتوم جەڕسی مۆبایلەکە لێیاو کەستاوم توماخۆ چێ مردووە چی بووە بەڵام خەڵقێکە بۆ تەلەفۆنی کردوێتی وەڵی لەگەڵ خێزانەکەمانە ئەم شەو وعدی تەواتی و یەکلاییمان کردێتەوە بەیانی لێک جیابینەوە بەڵام بەسەراتێکم لەو کتێبا خوێنێتەوە پەشیمان بموانێ ئەنواعی بەسەراتی کوردەواری خۆمانی تیا کە کوردەواری ئەمە چەند مرد بوون چەند چاک بوون چەند دیندار بوون چەند بەڕێز بوون وەک چەند خەڵقی خراپیشی تیا بووە کە موقیفە خراپەکانیشی تیا هەر کەسێک ئەو بەسەراتانی لای بینێرێ ئێمە کۆیەکەینەوە ئەیکەین بە کتێب بۆیان بێت بە سەدەقەیەکی جاریە بۆ ئەوانیش بۆ ئێمەش دوای مردنیشمان سەدان ساڵی کەش کە خەتیبەکان خوێندیانەوە بۆ خەڵقیان خوێندەوە خەڵقیان پێهاندا نانێ ژن تەلاق بدرێ نانێژ مناڵ بێدایک و باوک بێ خێریان بۆ بچێ بۆ ناو قەبرەکەیان جار کەسەی لایەتی ئەتوانێت بینێرێ بۆ ئەم ڕقەمەی من 0 ئەشتوانێ بینێرە و شوێنانە کۆیەکەینەوە ئەیکەین بە کتێب و بۆی نەفۆتێ چونکە زۆرێکیشە بۆ فۆتاوە بەداخەوە ماسەگەنەمە لە کۆتایی بەشەکەی جناب تا زۆر سواسی جنابتان حەزێتمان ناکردتان مزگەوت و ئیش و کاری خۆتان یاخوا موفق ان شاء الله دەستان خۆش بێیاخوا ڕێز و سواسی زۆرمان هەیە بە جنابی مامۆستا مەلا ئەحمەدی شەریعەکە تەشریفیان هێنا بۆ بەرنامەکە ڕاستەوخۆ لە خزمەتیا بووین لە بەرنامەی بڕوانگ ئەزانم پاش پشوویەک و پێشکەشکردنی یەکێک لە بەسەرهاتەکان لەلایەن کاک ئومێد حەمە ساڵحی ڕۆژنامەنووسەوە پاشەوە دینەوە خزمەتتان فەرموون. حەزەتی موسا سەلامی خوای لەسەر بێ ڕۆژێک کاتانی کە هەبوو کە چوە گفتوگوی لەگەڵ خوای گەورە کردووە جارێکیان حەزی کردوتی خوایگەن حەزەکەم بزانم هاوڵی من کێیە لە بەهەشتا خوای گەورە ناو نیشانێکی پێداڵێ بڕۆ بۆ شوێنە ئەڕوا بۆ شوێنە ئێوارەی بەسەر درەنگ پیاوێکی بەتەمەن ئەبینێ پیاوە هەستەکە غەریبەیە هەستەکە حەزەتی موسا غەریبەیە ینی وەکو چۆنەڵی ڕێبارێکە هاتووە و وینێکا خوڵقێکا بۆ ماڵەوە
ئەڵێ وەرە بچینە ماڵەوە خوا چی دابێ خۆینەوەمانەوەی تر ئەڕوا لەگەڵ حەزەتی موسا تەمان ئەم چۆ بۆ لای ئەو پیاوەی کە بە حساب بە هاوڵی خۆی بدۆزێتەوە بەس نازانێ ئەم پیاوە کێیە ئەڕوا لەگەڵ یا و ئەڵێ ئێوارە لە کاتی نان خواردنە حەزەتی موسا دیقەتەدا ئەم پیاوە کە تیکەیەک ئەخوا دوو بابۆڵەش ئەکا دوو بابۆڵە ئەکاتە هینێکەوە زەمیلەیەکەوە جاران زەمیلیان پێ و دوو گۆستا ئالاگەشتوانە بوو ئەکاتە زەمیلەیەکەوە داینێ لە تەنیشتیا زۆر سەیری لێ حەزەتی موسا دوای و نانەکان خۆن و تەواو نەبوو ناونەکە هەڵەکرێ و خاوەن ماڵەکە بڵێن ئەم پیاوە ژن و مناڵی نییە کەس لە ماڵ ناوێ بڵین بە حەزەتی موسا ئەڵێ سەلامی خوای لێبێ فەرمێ ئەڵێ قوربانگیان گەر یارمەتی هەبێ من چەند خولێکی کەم تو دانیشە لە ماڵەوە ئێستا ئێمەوە ئەڵێ زەمیلەکە هەڵەگرێ و ئەڕوات پاش تۆزێکی ترکە و ئەڕوا دەرگاداخە لە دەرگا ئەدرێ کە لە دەرگا ئەدرێ ئەی کاتەوە حەزەتی موسا سەلامی خوای لەسەر بێ سەیرەکە ژن و پیاوێکی زۆر بە تەمەنن یعنی تەمەنێن تێبقەڕی وا بڵێن بەسەر دوژاوەکو چۆن لە ئیتر ماندوون بەڕاستی لێبوونەتەوە بەس کە ئەیبینن سەیری ئەەکەن و وەکو چۆنڵی چەند هیوایە شیرینەوەڵێ نورانیە پێی ئەڵێن تۆ موسانیت هەتو حەزەتی موسانیت ئەڵێ وەڵێ من حەزەتی موسام بۆ پرسیارەکەن ئەڵێ کە ئەم دوانە سەیری یەکتریەکەن و هەردووکیان گیانیان دەرەچێ هەردووکیان ئەمرن لە جێە سبحان الله چی بوو یان حەزەتی موسا هەر لە مەسەلەکە دەرناکە چیان لێ بکە خاوەن ماڵیش لە ماڵ نییە ئەم دوومەی تەژێستەوە تا لە بە دەرگا کەوتون تاوان کابرایەتەوە کە کابرایەتەوە سەیرەکە دایک و باوکی هەردووکان مردوون دایک و باوکی پیاوەکەن خاوەن ماڵەکە یەکسەر بە حەزەتی موسا فەرمێ سەلامی خوای لێبێ ئەڵێ وەڵڵاهی تۆ حەزەتی موسای ئەڵێ بە چی ئازانی ئەڵێ وەڵا بە مردنی دایک و باوکمە ئەڵێ چۆن بۆچی ئەڵێ قوربان با یەک شتێک عەرز کەم ئەڵێ دایک و باوکم یعنی هەتا ئەم ساتەی مردن ئەو دوعایە نەکردن خوایە گیان نەمرین هەتا حەزەتی موسا بە دوو چاو بینین ئەوە دیارە تۆیان بینیوە حەزەتی موسایان بینیوە تۆ حەزەتی موسای بۆیە ئین مردن خوا دوعاکەی قبوڵ کردون جا حەزەتی موسا سەلامی خوای لەسەر بێ فەرمێ باشە هەر ئەو دوعایە نەکردی شتێکی تریان نەهوت وتی وەڵام دوعایەشیان نەکرد یانوت خوایە گیان بیکەی بە خاتری گەورەی خۆت مادەم ئەم کوڕی ئێمە ئەوەنە باشە لەگەڵمانە خوایە بیکەی بە هاوڵی حەزەتی موسا لە بەهەشتا ئەڵێ دوعایەشیان نەکرد اینجا حەزەتی موسا سەلامی خوای لەسەر بێ فەرمێ دەستخۆش ئەڵێ تێگەیشتم کەیزەڵێ خوایە گیان ئێستا تێگەیشتم کە من هاوڵەکەی من کێیە لە بەهەشتا تەمان ئەم ڕووداوایە ئەم چیرۆکە چیمان پێ ئەڵێ بابۆڵەکانی بۆ خەڵکی فەقیر بووە بابۆڵەکانی بۆ وەکو چۆنەڵی بۆ چواردەور تەمان ئەم ڕووداوەمان پێگەینە ئینسانە بێ یعنی ئەو نانەی خوا یعنی تەنها هەر بیری لای خۆی نەبێ قسێکی کوردی خۆشمانەڵێ چاکە بکە و بیدەمە ئاوە و چاکە لەگەڵ دایک و باوکە یا دوعای دایک و باوک خەڵک جاری وایە بە هین وەریەگرێ ینی بە ئاسایی و بە سانایی وەریەگرێ زۆر وەرنەگیرێ باشە چووکم بەڕاستی مەسلەی دایک و باوک ڕزامەندی خوای گەورە ڕزامەندی دایک و باوکەوەیە بزانە دوعای دایک و باوک یەکێک لە مناڵەکانی کردو بە هاوڵی حەزەتی موسا بە هاوڵی پێغەمبەرێکی خوا کە ئولول عەزمە بۆیە گرنگە ئینسان یعنی لەگەڵ دایک و باوکی هەر چۆنێک بێ باش بێ بۆمونە زۆر لەسەری نەڕۆین ئەڵێ پیاوێک پێڵن بە پیاو چاکێک کەڵێ دوعام بۆ بکە یەکێکە ئەڵە دوعام بکەڵێ دوعات بۆ چییە ئەڵێ بشکم خوابم خاتە باشتەوە ئەڵێ دایکت ماوە ئەڵێ دایک و باوکت ماوە ئەڵێ دایکم ماوە ئەڵێ بڕۆ ئەڵێ ئیلزەم قەدەمەی ئەڵێ بڕۆ لە تەنیشتی ئەڵێ بڕۆ خزمەتی بکە خزمەتی قاچی بکە دایکەوە چیتە باشتەوە بەهاش کاچی دایکتایە نەک دوعای من بۆیە بەڕاستی چاکەکردن لەگەڵ دایک و باوکە زۆر گرنگە و دوعای دایک و باوک بۆ مناڵ زۆر گرنگ ئازیزانم ئێمە لە دەرگای شەوەکانی قەدرە ڕاوەستاوین دوو ڕۆژی ترە چینە ناو شەو ڕۆژە مبارەکەکانی قەدر و لە 20 ڕەمەزان سەرەکەوین بۆ سەرەوە تاوەکۆ گەینە جەژنی ڕەمەزان ئینشاءالله
لەبەرەوە ئەم شەوانە بە دوعا و بە زیکر و بە تاعەتێکی چڕ و پڕ و بە قورئان خوێندن ببەینە سەر چونکە دوعاکان هەر هەمووی ئەو سنەتانەی پێغەمبەر سەڵەم هەر هەمووی جامعی خەیری دنیا و ئاخرەتە کۆکەرەوەی هەموو خێری دنیا و ئاخرەتە سنگ ئەکاتەوە دڵ و دەروون ئەکاتەوە دڵت ڕووناکە کات ئیمانە زیاد دەکات و شەیطانەکان دوورە خاتەوە لەبەرەوە ئەستەغفر الله یەکێکە لەو زیکرانی کە زۆر زۆر ئەنجامی بین اللهم أنت السلام ومنك السلام تباركت وتعاليت يا ذا الجلال والإكرام لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وهو حي لا يموت بيده الخير وهو على كل شيء قدير أما نهموي سنتي بيغمر صلى الله عليه وسلم اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك خواه توقر خوت ياربتي مني تا شكر استايشي توبكم تا حمد وسباسي توبكم تا شكري توبكم تاوەکو بە جوانی عیبادەتی تۆ بکەم چکە عیبادەت هەیە جوان ناکرێت یعنی قبول نابێ لای خۆی گەورە چەند جوانە ئێمە عیبادەتەکانمان جوان بێت تۆ دوعاکێڵی خوایە ئەم عیبادەتانەی کەم بە جوانی ئەنجامی بم تا لای تۆ وەرگیراو بێ یا رب ربی ئەجیرنی من النار ربی ئەجیرنی من النار ئەمە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە 7 جار دوای نوێژی بەیانی بڵێ ربی ئەجیرنی من النار 7 جار و بە ئێوارانیشە دوای بانگی مەغریب بە هەمان شێوە 7 جار بڵێ ربی ئەجیرنی من النار خوایە پەنا ئەگرم بە تۆ لە ئاگری دۆزەخ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ئەمانە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئایەت الکورسی دوای هەموو نوێژێک بیخوێنن لە وەختێکا کە ئەخەوی بە هەمان شێوە بیخوێنە قل هو الله أحد قل أعوذ برب الناس قل أعوذ برب الفلق ئەمانە سنەتی زۆر گەورن و دوای نوێژەکان بەتابەتی دوای نوێژە فەرزەکان یەکی جارێک وەکو ئەهلی سنەنی ئەربعە باسیەکەن کە فەرموون بەتایبەتی دوای نوێژی بەیانی و دوای نوێژی عەسر 3 جار ئەم سورەتانە بخوێنەوەتە قل والله 3 جار قل أعوذ برب الفلق 3 جار قل هو الله أحد قل أعوذ برب الناس 3 جار ئەم سورەتانە دوای نوێژی عەسر و دوای نوێژی بەیانی 3 جار بیخوێنن هەروەها کۆتایی سورەتی حەشر کە ڕیواەتی ئیمام ئەحمەد و ئیمامی ترمذی و ابن سنی لەسەرەوەیە کە فەرمێ ئەو 4 ئاەتەی کۆتایی سورەتی حەشر هەر کەسێ بیخوێنە 7,000 مەلائیکە سڵاواتی لەسەردەن و ئەگەر ئەو ڕۆژەش بمرێت بە شەهیدی ئەمرێت سورەتی حەشر هەر سورەتەکە هەمووی بخوێنە لەبەرەوە ئەو 4 ئاەتی سورەتی حەشر و بەتایبەتی لەسەرەتایشە بڵێ أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم کە فەرمودەی پێغەمبەری لەسەر صلی الله عليه وسلم سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر کە ئەمە بناغەکانی بەهشت لەسەر ئەم زیکرانە ڕاوەستێەوە هەروەها خۆشەویستترین کەلامە لای خوای گەورە سبحان الله وبحمده سبحان الله العظيم 100 جار بیڵێیت ئەوە خوای گەورە هەموو گوناهەکانە بۆ وەسڕێتەوە ئەگەر وەکو کەفی دەریاشوا بێت ئەمانە بە سەریعی باسیەکەین بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم حسبي الله لا إله إلا هو عليه توكلت وهو رب العرش العظيم 7 جار حسبي الله بڵێیت ئەوە هەرچی خەمی دنیا و قیامەتی هەیە هەمووی لە کۆڵەکەوێت چی کێشەیەکت هەیە چی مشکلەیەکت هەیە چ کێشەیەک لە ژیان تا زۆر سەری هەڵاوە ئەتەبێ خوای گەورە چیت بۆ بکا بڵێ حسبي الله لا إله إلا هو عليه توكلت وهو رب العرش العظيم 7 جار بیڵێ إن شاء الله خوا هەموو خەم و ناڕەحەتی و مشکلەکانی دنیا و ئاخرەت لە کۆڵەکاتەوە آمنت بالله وحده وكفرت بالجبت والطاغوت فاستمسكت بالعروة الوثقى لا انفصام لها والله سميع عليم ئازانم مەچینە خزمەتێکی تر لە سونەتەکانی پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم بفەرموون پێغەمبەر فەرمێ هەر کەسێ لە شەوا 10 ئاەت لە قورئانی پیرۆز بخوێنێ حسێب ناکرێ لەوانەی کە غافڵن یعنی بەس خوێندنی قورئان لە غەفڵەت ڕزگارمانەکات دەرمانەکات لەوەی کە غافڵ بین 10 ئاەت بەس سورەتی فاتحە و سورەتی قول هو الله بخوێن لە 10 ئاەت زیاترە لەبەرەوە ئەم هەدیە جوانە پێشکەشەکەین بەدادە سەنا إن شاء الله سەنا و حەمدی خوای پێ بکات پشت بە خوای گەورە بەڕاستی یعنی خۆی خوێندنی قورئان چۆن بڵێ بەخشێکە کە لایەن خوای گەورەوە ئەدرێ بە مرۆڤەکان و من زیاتر هەموو شەوێک هەرچەنە خوێندنەکەی ئەوە سوودی هەیە و ئەوە خێریشی هەیە لە بەرکردنەکەی زیاتر خێری هەیە بۆیە بە زۆری من هەموو شەوێک سوڕەتی تەبارەک مولک زۆر ئەخوێنم یعنی باوەڕ کە ئێمە کە لە داخلیشین هاوڕەکانم هەمومان لەبەرمان کردووە
كسي آياتيشة هرشنا لو دعاتك بيغمر صلى الله عليه وسلم فرميتي زياتره جنابة ئەگەر بەسەر هاتێک شتێکت لا بێت یان زیکرێک دوعایەک کاریگەری لە ژیانی تۆ هەبوو بێت چ شتێک زۆر کاریگەری هەبوو أو ذكرك الله لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين سرتاي أم ذكرى سەبارەت بە یەکتاپەرستی خۆی گەورەیە و ناوەڕاستەکەی ئەوەیە کە مرۆڤ کاتێک کە تاوانێک ئەنجامەدات بە یەقین و بگەڕێتەوە بۆ لای خۆ و داوای لە خۆشببوونی لێ بکە زۆر کاریگەریە بۆ لەسەر من جنابەت ئەگەر بێتاقەت بووبی دڵتەنگ بووبی ناڕەحەت بووبی قورئانە خوێندووە دڵی خۆش بووە زیکرت کردووە دڵی خۆش بووە قەت هەستێک کردو خۆی گەورە وەڵامی نەدابیتەوە خۆی گەورە یعنی ئەگەر وەڵامیش نەداتەوە هەر چۆن بڵێ هەر یارمەتێکی تایە بڵێ بۆیە خۆی خوێندنی قورئان چاکسازیەکەوە لە مرۆڤ ئەکات کە دڵتەنگ بێت یاخود حەزین بێت یعنی بۆی چارەسەر ئەکات بۆیە زۆر یعنی زۆر بەسەر هەدەیە لەسەر ئەوانەی کە قورئان خوێندوتۆ چۆن بڵێ گریاون لەسەری دوای ئەوە هەستیان بەچی کردو بە دڵفەرێحی زۆر دڵخۆش بوون نوێژ لایدا دەستەنا چی گەیەنێت یعنی نوێژکردن چ نوێژێ زۆر خۆشە بەلای تۆ زۆر چێژی لێبینی نوێژێ لە قەرباڵغیان نوێژێ بە تەنها نوێژێکە یعنی تۆ تەنها بیت و کاتێکی باشە هەبێیان جاروای نوێژەکەین کاتمان نییە بە پەلایکەین کام نوێژە زۆر چێژی لێبینی زیاتر نوێژی بەیانیان زۆر چێژی لێبین چکە بە تەنیای اینجا خوێندن لە دوای نوێژی بەیانیان هەروکو پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی فەرموویەتی کە هەموو مەلایکەتەکان لەگەڵتان کاتێک کە قورئان خوێنی دوای نوێژی بەیانیان بۆیە زۆر یعنی کاریگەری هەیە و دڵخۆش دەکە ڕۆژ و شەوە مبارەکانەی شەوەکانی قەدر و مانگە پیرۆزەکەی ڕەمەزانە سڵاوات زۆر لە حەزرەتی ڕەسوول الله دین صلی الله عليه وسلم سڵاواتدان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو کێشە و ناڕەحەتی و خەم و خەفەتەکانتان لابە ئەو ڕۆژەی کە سڵاواتی زۆر لە پێغەمبەرداوە صلی الله عليه وسلم زۆرترین دەستکەوتی معنەوی دەستکەوتووە هەر دنیاشە بۆ ئاسانە بێت مشکلەکانە بۆ حەلە بێت ناڕەحەتەکانە لەسەر لاچێ لەبەرەوە بەڕاستی تەجەلیاتی سڵاوات لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بە عیبارەتێک ناوترێت بەلاپەڕێک و بە کتێبێ باس ناکرێت ئەو دەستکەوتە گەورە معنەویانەی کە لە سڵاواتە هەیە زۆرە لەبەرەوە سڵاوات بە هەرگیز فرامۆش نەکەین یعنی نەبێت هیچ ڕۆژێ نەبێت تۆ سڵاواتت نەبێت لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بەلای کەمەوە 10 سڵاواتێ با هەبێت بەلای کەمەوە 100 سڵاوات شتێکی باشە ئەگەر ڕۆژانە 100 سڵاواتێ هەبێت ئەگەر بگەیتە 1000 سڵاوات بەڕاستی گەنجینەیەکی گەورە دۆزیوەتەوە و مرشیدەکەتە بێتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ڕێنمایی دەکات خۆی گەورە ئینشاءالله بمان کە بە ئاهلی سڵاوات و ئاهلی محیبانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەچینە خزمەتێکی تر لە سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و فێربوونی سنەتەکان لە خزمەتتان ئابین فەرموون فەرمی پێغەمبەر صلی الله علیه و وەکو وایە کە تۆ کەسێک لە بەندەیی ڕزگار کردوێت چ دڵێکی خۆشی بۆ دروستە بێ و کەسێک کە تۆ بەندە بێت سجنێکی ئەبەدی بێت تۆ ڕزگاری بکەی و هەروەها 100 چاکە بۆ کەسە ئەنووسێ 100 گوناهی لەسەر لا ئەبرێت بۆ فەرموودە زۆرە لەسەر ئەمە لەسەر ئەم زیکرە کە زۆر گەورەیە ئەم سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و جنابی شەوتە ئەم زیکرە بەیانیان 15 چارەڵێم لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وبيده الخير وهو على كل شيء قدير إن جاء رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا إن جاء صلوات دان لديار محمد صلى الله عليه وسلم الله أكبر كبيرا والحمد لله كثيرا سبحان الله بكرة وأصيلا أوش دزار أخوينم فانظر زار أخوينم زار رواية تبقى كاتك ئازدەرم لەبەرەوەی کاتمان کەم ماوە پێمان خۆش بوو یەکێکتر لە بەسەرهات و ئەو چیرۆکانی کە لە زمان حاڵی
مامەسا و بانخواز و خەڵکە موسڵمانەکەی کوردستانی خۆمانەوە پێشکەشتان بکرێت بچینە خزمەتی جناوی بەڕێز مامۆستا قادر دەرەشیشی یەکێکتر لە چیرۆک و بەسەرهاتە زۆر کاریگەرەکانمان مباس بکات لەسەر ئەو زمانە جوانەی کە خۆی ئەو ئەدەبیاتە جوانەی کە خۆی بۆمانەگەڕێتەوە. فەرموون بەسەرهاتێکی تری چاکانی کورد. من حدودی 20 ساڵ لە ئێران بووم. ئەمجا 2 ساڵ لە منتیقەی ڕێژا و مەلا بووم. ئەو منتیقە کاکەیی و شێعە و سونی تیا بوو. سونیەکان 8 لادێ بوون، 8 لادێ بوون. باقیەکەی تری کاکەیی بوون و شێعەکانیش دوورتر بوون. دووبارە ئەگەر ئەویش مختصر بکەمەوە لە لادێکەمانە 2 دانە معلم دەرسیان ئەوتەوە. دێکەیش گەرمیان و کوێستانیانە کرد. هاوین بوو هەمووی ڕۆژ بوو چۆڵی کردبوو تەنها مەجموعەیە پیرەژن و کچی قەویرە مابوونەوە بە دیاری بڵێم بنەی ناو دێکە ئەوان تریان چوو بوون بۆ داڵەهۆ. ئیتر ئەم کچانە دەرسیانە خوێند. دەرسەکەیان لە ژوورێکی مزگەوتەکە بوو کە منیش ماڵم لە مزگەوتەکە بوو. ئیتر دەرگایە کە لە ژوورەکەی ئێمە بوو ئەو ژوورە ئەچوو دەرگاکە داخرا بوو بەڵام گوێمان لە دەنگیان بوو. وەزعەکەیش بۆ ئێمە زۆر بێتاقەتکەر بوو. ئەو کاتانە ئەو دێ نە ئاوی بۆ هاتووە نەکارەبە. بە حیاتم جرجم نەبیینی بوو لەوێ جرج ئەبوو ئەهاتە ژوورەکە ئیتر تا دەرمانە کردە دەرەوەی ئەمان کوشت زۆر عەزیەتمانە بوو. ئەرێوتم خۆیمە هەروە تەنیاین بە بۆ نەڕۆین سەرێبین لەم پۆلە و مەرحەبایەکی ئەو مامۆستا بکەین و تۆزی لەگەڵیان بۆچین ڕەفاقەتێکیان لەگەڵا بکەین. بەهەرحاڵ خۆم خێزانم چوون و ئیزنمان لێگرتن و مەرحەبایەکمان لێکردن و کچە ئەژنەکەمان ناسی چووکە خەڵکی دێکە بوون من خۆمە لای ئەوان بووم معلمەکە کە ئافرەتێک بوو. پێی خۆش بوو سەردانەکەمان. ئەمجا ئیزنمان لێگرت سەرماندا لە ژوورەکەی لە ماڵەکەی خۆشی کە لە ژوورێکی گرت بوو. ئەو شاتۆ بۆ لامان پرسیار و جواب و قسە دەستی پێکرد لە پاش بنێک بمان دەرکەوت ئەمە کاکەیە یا بەڵام قەڵخانیە. بەهەرحاڵ خۆی گەورە هیدایەتیە. دوایە دوو برازایی خۆی هێنا هەردووکیان هەر ئافرەت بوون کە یەکیان پۆلی 12 بوو یەکیان پۆلی 11 بوو. دانیشن تا سعات 12 بوو بوون بە شیعەیش. زۆرش متعەسب پەروەردەکرا بوون چونکە لە خۆیانەوە نەبوو بوون کرا بوون بە شیعە. سعات 12 شەو وتیان ئەوە ئیتر لە ئێستەوە سونین ئێمە. بەهەرحاڵ ئەلحەمدولیلا زۆر بوون و بەعزێ پەرەیان سەند. لە دواییە من ماڵم هاتە جوانڕۆ ئەوێن بەجێ هێشت. ئیتر ئەبوو مانگی جارێ بچمایەتەوە بۆ ماڵیان ئەمجا لەکوێدا ئانیشتین لە ماڵی ئەفسەرێکی شیعەیە کە خێزانەکەی کاکەیی بوو قەڵخانی بوو. لەوێ دانیشتین طرق الدعوة في ظلال القرآن في أوتن. الحمد لله هەردووکیان ئەو ماڵە باوک و دایکی ئەو کچەن کە لە زەهاوە شەهید بوون لە هینەکە لە زەلزەلەکەیە. جارێکیان کە قەرار بوو بڕۆمەوە تەنها 1500 تمەنم هەبوو. 1500 تمەنی ئەو کاتە بەعزێ زۆر بوو. ئەمجا ئەتوانم بڵێم 3 مانگ 4 مانگ ئەبوو من گۆشتێکم بۆ مناڵەکانم نەکڕی بوو کە بیستم بۆ ئەبێ هەدیەکەم پێوێ من 2 ڕۆژ لەوێ ئەمێنمەوە لەناو ئەو تەلەبانە دانیشتین پێکەوە. ئەو ماڵە مەسرەفمان بۆ ئەکەن. گیری ئەوەم خوارد بوو من بڕۆم ئێستا مریشکێ بکڕم بە 500 تمەن خۆم دانیشم لەگەڵ ئەوانە بیخۆم
مناڵەکەم لێرە بە 3 مانگ 4 مانگە گۆشتیان نەخواردووە زۆر قورسە بوو لەلام هیچیشم پێ نەبێ هەر زۆر قورسە لەلام بڕیارمدا مریشکێکی زین و بکڕم و دوعام کرد یا خواسەری نەبڕن من خۆم لێی نەخۆم ئیتر مشکلە نابێت وەڵا فعلەن مریشکێکم کڕی وتیان بۆ زەحمەتی کێشاو کردوتم هەر بۆ ئەو مناڵە یاری پێ بکات بەهەرحاڵ ئەوان بۆ خۆیان خزمەتێکی باشیان کردین ڕۆژێک بوو 2 ڕۆژ بوو من لەوێ مامە و کاتی گەگەڕامەوە ئیتر شتێکی ئەوتۆم پێ نەما ئەوە 500 من لەوێ ڕۆیشت ئەوە کری سیارە بێ و بڕۆ حدودی 300-400 تمەنێکم پێما هەر کە گەیشتمە ماڵ خێزانم پێوتم لە ڕەوانسەرەوە کاک مەحمووی نادری کە کتێبخانەی هەیە ئەوە 2-3 جار تەلەفۆنی کرد ئەو کاتە موبایل نەبوو تەلەفۆنی ئەرزی هەبوو ثابت هەبوو منش ڕقەمەکەی لام بوو تەلەفۆنەکەم لێ کردوتم کاک مەحموود خێرە وتی وەڵاهی لە پۆستەوە نامەیەکە بۆ هاتووە وەڵا دڵم یەک چرکەیەکی کرد کە ڕۆیشتم لێم وەرگرت نامەیەکی ئەوە نەدرێژ بوو ئەمجا سەیر ئەلەما بوو ممکنە لە هەموو عالەمە وایە لێرە هەر پۆست نیێوە نەماوە نازانین چۆنە کاتی نامە ئەنەری بۆ شوێنێک ئیلا ئەبێ ئەدرەسی تەواوی خۆت لەبەر دوو هۆ یەک نوقسانی هەبێ ئەو هینە وەرناگرن ئەو نامەی وەرناگرن بۆ ئەوەی ئەگەر قەزەیەکی ئەمنی بوو بزانین کێ ناردوێتی عنوانی تەواوی بزانرێ و ماڵەکەی و سنووقی پۆستی و ڕقەمی ماڵەکەی هەبێت و ئەگەر مشکلی ئەوەی نەبوو بەڵام بردیان بۆ ئەو شوێنەوە ئەو ماڵە لە ماڵۆ نەبوون باریان کرد نەدۆزراونەوە ئەبێ ئەو نامە بگەڕێتەوە بۆ خاوەنەکەی لەبەرەوە ئەبێ عینوانی تەواوی پێوە بێت نامەکە عینوانی پێوە نەبوو کێ ناردوێتی هیچی پێوە نەبوو هیچ نەتەنیا عینوانی ماڵ و سندوقی پۆستی و گەڕک و ئەمانە هیچ ناوی کابراشی پێوە نەبوو باشە مۆری دخولیشی پێوە نەبوو کە کاتێ لێ وەرەگرن مۆریکی لێدەن کە ئەوە وەرگیرا اینجا خرێتە سنووقەکەوە بەڵام مۆری خروجی پێوە بوو لە سنووق دەرهاتۆ مۆرەکان لێدا ئەوە دەرچووە دەرەوە عینوانی تەواوی منیشی لەسرە بۆ ئەو ئەلبەتە عینوانی من کتێبخانەکە و بەڵام گاتە دەستی فڵانە کەس کاتی هەڵم بچڕی سەرم کرد 20,000 تمەنە وتم خوایان تۆ خۆت بە قەرزاری کەس نایەڵیتەوە خوایان لەمە ڕوونتر تۆ خۆت بە من بناسیێنی بڵێ ئەمە منم لەمە ڕوونتر بە من بڵێ ئەمە خوای تۆیە بۆ هەرچوو ئەڕۆی بڕۆ لەمە ڕوونتر بوترێ پشت مەبەسە بە گیرفانی خۆت تۆ خوات هەیە خوای گەورەیش گەنجینەی ئاسمان و زەوی هەیە لەمە ڕوونتر تۆ بۆ خوا بەخوا بۆ تۆیە لەمە ڕوونتر تۆ بۆ خوا بە ئەو پەڕی بێدەسەڵاتیوی عیجزەوە خوا بۆ تۆیە بەو هەموو عیززەت و عەزەمەت و گەورەی و دەوڵەمەندیە ئەگەر من ئەمە لەبیر بکەم ئیتر ئەو پەڕی غەفڵەت نییە ئەگەر من لە دوای ئەمە ئیتر بێتەوە کولی ڕووم تێ بکە ئەو پەڕی جێگەی سزا و ئینتیقام نییە ئەگەر من لە دوای ئەمە لە ژیان بترسم ئیتر حەقی فەلاقەکردنم نییە نەمزانی چۆن شکری خوا بکەم نەمزانی لە خۆشیە چۆن باڵ ناگرمەوە کە خوایە ئێستا بۆ معلوم بوو ئەزانی لەکوێم ئەزانی گیرفانیم چیتایە ئەزانی ماڵم چیان نیازە ئەزانی مناڵەکانم 3-4 مانگە گۆشتیان نەخواردووە خوایگیان تۆ هەموو شتێکی من ئەزانی ئیتر دوای ئەوە چ باکم هەبێت مناڵەکانم تێر کرد ئەلبەتە گەشت و گەڕیانمان هەر لەگەڵ خەڵکە هەبوو بەڵام گەشت و گەڕانێکی پڕ ئارامەشتە چونکە هەم گیرفان پڕ هەم گیرفان پڕ لە کێ
لە کەسێ بوترێ ئەگەر هەمتیش داواکەی هەیە وەلەدەینا مەزید هەر داواکە پێت ئەڵێم وەلەدەینا مەزید زۆر دڵم خۆش بوو هەرچەنە تا ئێستا ئەمەم باس نەکردووە جارێکتر ئەیڵێمەوە حتا لە بەرنامەکانی بینینا باسم کردو بە ناوی خەڵکەوە ئەم قەزیەکەی پێشیشم هەر بە ناوی خەڵکەوە باس کردووە من هەستەکەم لە دوایە بەعزێ دڵم بگیرێت چونکە بەڕاستی حەزم نەکرۆ تا ئێستا ئەمە ئەم سڕوونهێنی هیچ کەسێک بیزانێت. خۆشەویستانم ئەمڕۆ زۆرترین کاتمان برد لە بەربانکەی ئێوە هیوادارم ئینشاڵڵا ئێوەماندوانە خست بێ لە نانی ئێوارە و ئەم ستافازیز و خۆشەویستەی پامیش لە یاد نەکەن بە دوعای خێر و دوعای خێرمان بۆ بکەنەوە هەموو شتێکە بۆ ئێمە خوا سەربەرستان کات سوپاسی مولایەکتانەکەین و دەستخۆشی زۆرمان بۆ ئێوەی ئاز و خۆشەویست و بۆم ستافازیز و خۆشەویستی پەیام تا بێگەشتنەوەکتر بەخوای گەورەتان ئەسپێرم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خواتان لەگەڵ ئازیزانم خوا حافظتان بێخۆ